بەشێک لە دانیشتوانی گوندی ژاڵە لە ڕۆژهەڵاتی سلێمانی لە بەرامبەر گۆڕینی نەخشەی گوندەکەیان لەلایەن شارەوانی سلێمانیەوە نیگەرانن. ئەوان دەڵێن شارەوانی سلێمانی بەنیازە شەقامێکی سیمەتری بەنێو گوندەکەدا بەرێت و دیوارێکی ڕاگریش بە دەوریدا دروست بکات. بەم هۆیەشەوە دانیشتوانەکەی تەنها لە دوو ڕێگەوە دەتوانن هاتوچۆ بکەن. ژاڵە ئەڵێ گەڕێکێکی شارە لە ماسەپلانی شارەوانیە ژاڵە گەڕێکێکی شارە ئەکرێ مەخزن لە ناو گەڕەکە کاکە لە عالەما شتیوا بووە مەخزن لە ناو گەڕەکە ئەگە گەڕێکێ نییە لە شار فەرموو بیکەن بە مەخزن کەیفی خۆتانە بەڵام ئێمە بە هیچ شێوەیەک ڕازی نابین نە سیمەتریەکە بخرێتە ناو مەشروعەکەەوە جادەی سیمەتریەکەمان نێڵن نە ئەو جادانەشمان لێ بگرن بە ڕاستەکەی و جادەی 180 میلیۆنەکەی تیاین بووە تیا سەرف کراوە بە هیچ شێوەیەک ئێمە ڕازیمان نییە بەڕاستەکەی لێمان بگیرێ ئەو جادە سیمەتریانە و دیواری ڕاگریش لە 100 ڕەفزە ئیتر نەک شارەوانی هەموو حکومت بێ بە هەولێریشەوە ئێمە نایڵین ئەو جادە سیمەترێت تێک بن و ئەو دیوارە لەم دیوە دروستکەن. خەریتە تازەکە جادەکانی ئێمە قەتعەکە بۆ سەر جادە شەستیەکە بۆ سەر جادەی خوار و هەردووکی قەتعەکە وەزایدەن ئێمە 47 مترمان هەبووە لە دیواری دەرگای حەوشەوە تاوەکو پرۆژەکەی کە ئێوە دەستان پێ کردووە ئێستا ئەو 47 15 ماوەتەوە یعنی چەندێکی ڕۆیشتووە 25 داگیر کردووە کاکە. ئەو مەشروعەکانە کە دروستیەکەن ئەو دووەمانی ئەوانەی خواریشەوەیە شارەوانی سلێمانی لەو ناوچەیە 582 نمزەوی بە ژووری بازرگانی سلێمانی داوە بۆ دروستکردنی پرۆژەیەکی کۆگای مۆدێرن. نیگەرانی هاوڵاتیانی گوندی ژاڵەش ئەوەیە نابێت کۆگا و گەنجینە لە گەڕێکێکی شاردا دروست بکرێت و بەهۆی ئەو پرۆژەیەوە ئەوان بخەنە چوارچێوەی دیوارێکی ڕاگرەوە. لە بەرامبەردا شارەوانی سلێمانی دەڵێت هیچ گۆڕانکاریەک لە ماستەرپلانی ژاڵەدا نەکراوە و لەگەڵ خەڵکی ئەو ناوچەیەش لەسەر ئەو کێشەیە ڕاوێژیان کردووە. ئەم پرۆژێنەی کۆمپانیای نۆکانەنی کۆمپانیای قەیوانەهی ژووری بازرگانی و پیشەسازی شاری سلێمانیە هیچ ڕەبتێکی بۆ دوو کۆمپانیایەوە نییە و ئەمە پرۆژەیەکی استراتیجیە بۆ ئەم شارە کە دروستکردنی گەنجینەیە. برادرانمان لە ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی هەمیشە گلەیان دەکرد دەیانوت ئەم هەموو بازرگانە لەم شارە هەیە ئەم هەموو بازرگانیا کرێ شوێنێکی شیاو نییە بۆ ستۆکردن و بۆ هەڵگرتنی ماوەدەکانیان. سەرۆکاتی شارەوانی سلێمانی 582 میداوە بە ژووری بازرگانی و پیشەسازی بۆ دروستکردنی پرۆژەیەکی کۆگای مۆدێرن. جاتە داخولێک ڕوویاوە لەگەڵ سنووری گوندەکە کە شەقامێکی سیمەتریە لەگەڵ پرۆژەکە. وڵاتیانە هاتوونەتە ئەنجومەنی شارەوانی بە ڕێزا لە ئەنجومەنی شارەوانی گوێیان لێگرتوون دڵنیابن مافی هاوڵاتی و مافی گشتی لە پێش هەموو پرۆژەیەکی ترەوەیە. پرۆژەی گەنجینەکە کە سەرچاوەی کێشەکەیە ئێستا لە قۆناغی سەرەتاییدایە و کاری تێدا دەکرێت. هاوڵاتیانی گوندی ژاڵەش دەڵێن 300 ئیمزایان کۆ کردوێتەوە و نزیکەی 500 ماڵن کە بە پرۆژەکە ناڕازین. ئەگەر پرۆژەکەش بەردەوام بێت ئەوە بە فراوانی و شێوازی دیکە ناڕەزایی دەردەبڕن. ڕامێ ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.